لەگەڵ کتێب خوێندنەوەیە چۆنی؟ الحمد لله زۆر باشم. زۆر باشی؟ الحمد لله. ئەوە پێم بڵێت چۆن ئاوا زۆر باشی لەگەڵ خوێندنەوەیە؟ هەلمداریەوە لەکن مزگەفتە چکنە خۆمان لەکەم مامۆستاکەم فێرە خوێندنەوە بوومە. یعنی تۆ لە منداڵیەوە دەخوێنیەوە؟ بەرە. زۆر باشە. ئێستا تەمانت چەندە؟ 14 ساڵ. 14 ساڵی. ئەو کتێبانەی دیان خوێنیەوە زیاتر لە چ بوارێکان؟ لەبارەی سیرەت پێغەمبەر سەلەم و فقه و ئوسوول فقه. ئافرین. خۆت حەزت کردووە لەو بوارە زیاتر بخوێنیەوە یان پێیان گوتی بڕۆ کتێبی ئاینی بخوێنەوە؟ ناخۆم حەزم لێ بوو هەلمدارە حەزی خولیای ئەوم کتێب خوێندنەوە و مەلایەتی بوو. یعنی تۆ دەتەوێت لە داهاتوو ببی بە مەلایە؟ الحمد لله ئینشاءالله. ئینشاءالله. جا مەلا مامۆستای ئاینی لە چاو خەڵکی دەبێت زیاتر بخوێنێتەوە وایە؟ تۆش ئەوە داناوە کە زیاتر بخوێنیەوە؟ ئەرێ وەڵڵا. ئینشاءالله. ئەمڕۆ هیچ کتێبێکت کڕی؟ والله تازە هاتمەوە لە دوێگەڕە. لە دوو کتێبەکە دەگەڕێ ئێستا؟ إحياء علوم الدين تفسير ابن كثير.